سڵاو خۆشەویستانم کاتە و هەموو کاتێکتان باش خۆمە بەختەوە دەزانم کە لە بەرنامەیەکی دیکەی ئێوە ڕۆژهەڵاتدا بە شێوەی ڕاستەوخۆ میوانی ماڵەکانتانین. بەڕێزان هەروە کە ئاگادارین دوێنێ 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگاربوونەوە دژی توندوتیژی دژی ژنان بوو. تەوەرەی ئەم هەفتەی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات لەسەر ئەم پرسەیە و ئێوە خۆشەویستانیش دەتوانن وەکو بەرنامەکانی پێشوو لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 0964 750 385 0416 لە ڕێگای وایبەر واتساپ و لاین واروەها پیجی ئێوە ڕۆژهەڵات با ڕێنووسی کوردی پێیان بۆ ئەم بەرنامەیە بنێن و ڕاو بۆچوویە ئەگەر پرسیارێکیشتان هەبوو لە میوانانی بەرنامەکە دەتوانن لەو ڕێگایانەوە کە ئاماژەمان پێدا بۆ ئێمە بنێرن. توندوتیژی چییە؟ کاریگەری توندوتیژی لەسەر کۆمەلگا جۆرەکانی توندوتیژی، کاریگەری توندوتیژی لەسەر خێزان و بنەماڵە، لەسەر پەروەردە و داهاتووی منداڵان. بۆ وڵامدانەوە بۆ پرسیارانە و چەندین پرسیاری دیکە لە نێو بەرنامەکەدا میوانداری بەڕێزان پەروین سەعید عەزیز بەرپرسی کۆمیسیۆنی ژنانی کەنەکە و هەروەها بەڕێز ناهیدی حوسەینی چالاکی بواری مافەکانی ژنانمان لە شاری لەندەن کردووە کە بە شێوەی ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە میوانی بەرنامەکەیە. سڵاو پەروین خان، ئەو کاتتان باش و بەخێر بێن بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات و سپاس بۆەوەی کە بانگێشی ئێمەتان قبوڵ کرد. سپاس بۆیش بۆ باگەشتکردنتان. سپاس پەروین خان بۆی کە دەرگایەک بەڕووی باسەکەدا بکەینەوە بۆی کە بزانین 25 نۆڤەمبەر چییە، ئاوڕێک لە ئەو مێژووە بۆ بینەرانی خۆشەویست. بەڵێ دیارە لە مێژووی مرۆڤایەتیە خەباتی ژنان بەدەر نەبووە لە خەباتی ڕوبەڕووبوونەوە بە هەموو ستەمکاریەکان. ئەم مێژووە لەوە هاتووە وەکو ڕێزگرتنی لە گیانی پاکی ئەو سێ خوشکەی کە ڕوبەڕووی ڕژیمێکی دیکتاتۆر بوونەوە لە کۆماری دۆمانیەکان لە هەرێمی سبێست لەو کۆمارە لە ساڵی 1960 کە بە شێوەیەکی دڕندانە ڕوبەڕووی ئەم کچانە بوونەوە ئەم سێ خوشکە شەهید کران و لاشیان شێوێنراوە بەکارێکی تیرۆریستی لە ناویان بردن بۆ ئەوەی کە لە خەباتی ملی خۆیان واز بێنن. ژنان جگە لەو ئاستەنگی و نەهامەتیانی بەسەر خۆشیانە هەبووە بە گشتی ویستوشیانە میلەت و نەتەوەکەیشان ڕزگاری ببێ. بۆیە ئەم ڕۆژە وەکو سمبلێک بۆ ڕێزلێنان لە گیانی پاکی ئەو شەهیدانە لە ساڵی 1991 پێشنیار کراوە بۆ کۆمیسیۆنی نەتەوەی گرتوەکان و لە ساڵی 93 بڕیاری لەسەر دراوە و لەسەر تاسەری جیهانە وەکو ڕۆژێک یاد دەکرێتەوە بۆ بەرەنگاربوونەوەی هەموو توندوتیژیەک دژی ژنان. ئەمان هەرچەندە لە کاری سیاسیە بەشدار بوون بەڵام وەکو ژنێک توندوتیژی جیا لە ڕەگەزی پیاوە جیا لە شەهیدێکی پیا و بەرامبەریان کراوە. بۆیە ئەم ڕۆژە لە سەر تاسەری دنیا ئێستا یاد دەکرێتەوە و لەبەر گرنگی ئەو خەباتی ئەوان وە بەردەوام بوون بەداخەوە بۆ ئەو جۆرە جیاکاری و توندوتیژی بەرامبەر بە ژنانی چالاکەوان و سیاسی ئەکرێ لە سەر تاسەری کۆمەلگا لە هەموو بوارەکانە بەسراوەتەوە بە ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤەوە لە 25 نۆڤەمبەر دەست پێیەکە هەتاکو ڕۆژی دەی 12 ڕۆژی ڕاگەیاندنی ژاڕنامەی گەردوونی مافەکانی مرۆڤە. لەماوەی ئەم 16 ڕۆژەیە ئێستا لە زۆربەی وڵاتانی جیهان ئەم یاد ئەکرێتەوە بە شێوازی جۆرا جۆر. بەڵێ پەروین خان، بەشێکی زۆر لە دیاردەی توندوتیژی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین سەری هەڵداوە. بەشێکی زۆر لەو کارە ناشرینانەی کە دژی ژنان دەکرێت، دژی کشانی ئەم ناوچە دەکرێت بۆ بەڵێ بەداخەوە ئەگەر بڵێن لە هەموو کۆمەلگایەکە توندوتیژی مێژوویەکی کۆن و 5000 ساڵی هەیە، بەڵام لە ڕۆژهەڵاتە ماوە و تەشەناعەکە ئەمە کێشەکەیە لەبەرەوەی لە وڵاتانی تر لە وڵاتانی کە پێشکەوتون ڕێگی لێگیراوە بە یاسا ئیگنا لەبێش مرۆڤ هەموو کاتێ توندوتیژی بەرامبەر ئەکرێ ڕەگەزێ بەرامبەر ڕەگەزێکی کە سیستەمێ بەرامبەر سیستەمێکی کە و دەسەڵاتی بەرامبەر دەسەڵاتێکی کە و ڕەنگاداتەوە بە سەرتاکەکان و ژنان قوربانی یەکەم لەم توندوتیژیانە و ئەو توندوتیژیانی دەرحەق بە ژنانەکرێ جیاوازن لەو توندوتیژیانی دەرحەق بە کۆمەلگا ئەکرێ بەگشتی. دیارە لە پێناوی بەرژەوەندیمانەوەی دەسەڵاتی پیا و سالاریە ئەتوانرێ بڵێن بۆ ئەوەی ژنان داوای مافی زیاتر نەکەن و مافی مرۆیەکانی خۆیان لەبیر بکەن بە بەردەوامی توندوتیژیان بەرامبەرەکرێ و بە پلە دووی حسابەکرێن. ئەتوان بڵێم هۆکاری سەرێکی ئەوەیە لە بەرژەوەندی مانەوەی دەسەڵاتە بە شێوەیەکی گشتی و دەسەڵاتی پیا و سالاری بەتایبەتی. بەشێک لە چالاکانی بواری مافەکانی ژنان لەسەر و خەناتن بۆ هۆی ئاینزابوونی ئەو ناوچەیە کە دیاردەی توندوتیژی زیاتر ڕوبە ژنان ڕوەدا لەم ناوچە.
بەڵێ بەداخەوە کە ئاین نەتەوە وڵات پەرستی هەنێ وشە هەن کە بازرگانی پێوە ئەکرێەوە لەسەر تاسەری دنیا بە فۆرمی جۆرا و جۆر بەکارهێنرێ بۆ بەدیلگرتن و بۆ چۆسانەوەی توێژێکی بندست کە ژنانێکێکن لەو توێژە بندستانە ئەتوانین بڵێن ئەگەر دین خۆی واژ نەبێ بۆ شێوێ بەکارهێنراوە کە سوودی لێ وەرگیراوە بۆ چۆسانەوەی ژن بە تایبەتی لە کەلتوری وڵاتە عەرەبیەکان و وڵاتانی بندستی وڵاتە عەرەبیەکانیش ئێمە وەکو کورد کە بەشێکین لەو بەداخەوە لەو بندستی وڵاتانی مەسەبی و تەنها مەسەبێکیشە ئەو جۆرە چۆسانەوەنی ئەتوانم بڵێم لە هەموو جۆرە ئاینەکانە جوراکاری هەیە بەرامبەر بە ژنان بەڵام لە شوێنێ بۆ شوێنێکی کە بە فۆرمێکیکەوە بە شێوازێکیکەوە بە حەدێکی کە بەکارهێنرێ و لە وڵاتانە یاسەمەدەنیەکان پێشکەوتووە ڕێگە ئەگیرێ لە بەکارهێنانی دین بۆ ئەو جۆرە چۆسانەوەی بەڵام لە وڵاتە ڕۆژهەڵاتیەکانە بەداخەوە کە ئەتوانین بڵێن لەبەرەوەی دین سیستەم بەڕێوە ئەباوە یاساکان بەڕێوە ئەبا زاڵترەوە بەردەوام ماوەتەوە. تا بەڵێ ساش بەڕێز ناهید حوسێنی چالاکی بواری مافەکانیش نەما لەگەڵ سڵاو ناهید خان ئەو کاتتان باش. منیش سلام عرض کم و حضور ایوا و بیننده عزیز تلویزیون. سپاس. ناهید خانم تایبەتمەندیەکانی توندوتیژیە ئەو ویژەگیانەی کە دیاردەی توندوتیژی هەیە لە کۆمەڵگەدا چین بەڕای بەڕێستان؟ خب مسئله تندوتیژی هر جوره که اشاره بی بیشتر جوامع وجود دیدن که سیستم ساختاری که دیرن تبعیض آمیزه، یعنی پیاوسالار هست و در واقع همیشه خشونت ارائیمه و ژنیل مسئله خشونت مسئله تبعیض جنسیتی است. یعنی چه؟ یعنی که یک جنس برتری پیدا کنه و جنسی تر. در مورد انواع خشونت من توانم به اصطلاح نمونه مختلفی که لایران اتفاق کافه نه فقطش لایران لتمام دنیا یک مسئله عمومی هست ولی هر جوره که خوشک من اشاره کرد و شکل مختلف وجود داره لایران توانم بشم و بدترین شکل موجوده هست. خشونتی که لایران وجود داره سه بخش بود در واقع. یه بخش قانونیه که اساس این خشونتی هست، یعنی حتی اگر نوع دومی که خشونت فرهنگی هست این خشونت قانونی حمایت کردن لأو به اصطلاح مسائل فرهنگی و سنتی که لنا ایران وجود داره در نتیجه تشدید که یک مسئله دیگه که تو الان میشم نه الان در حال حاضر ممکنه ل ایران نیاشتیمن ولی مسئله خشونتی جنگی هست که حداقل کردستان الان وقتی روبروی من ل عراق ل افغانستان ل فعل کشوری بخصوص خاورمیانه سوریه مسئله جنگ در درجه اول خشونت انسانی بر علیه جن و منال هست. اگر حالا گردیم ایران در مورد به اصطلاح خشونت خانوادگی که هم فرهنگی و هم قانونی توانم یه سری مثال الان بارم. یکی مشکل ازدواج هست، مشکل طلاق هست، مشکل شغل هست اراجن. اینا باید در نظر بگیریم که تندوتیژی فقط یه نیه که به اصطلاح خشونت فیزیکی انجام بده، حتی یک شکل تحقیر کردن خشونتی لفظی یعنی خود جزء خشونتی خانوادگی حساب بودن. منتها وقتی که رسید از سر قانون مثلا اگر مسئله طلاق پیش بیادن قاضی دادگاه اول سوالی که پرسید یه سر که و جنگه وشیدن که تو چه اشکالی داشتی تو الاشیگه طلاق بسنی، یعنی بلافاصله مسئله حل و گردنبان جن یک نوع خشونت دقیق قانونیه. اگر خاطر لزوان یک قاضی در دیدن یا یک مثلا در زمینه شغل نایلون جن کار بکن، ساعت کار کم بکن، قوت ساعت کار کم بکن او جن دیناتونی کارگه ادامه بی. اگر خاطر صاحب کار دوست داری جنگ ناکاری بودن که مثلا لجایی که روز 8 ساعت کار بکنه روز 4 ساعت کار بکنه. یا یک
مسئله اسید پاشی هست که واقعا شکل قانونی دریدن على خاطر چندین مورد که پیش هست قانون هیچ گونه دخالت درست و حسابی در زمینه حقوق زن نداشته است. مسئله قتل ناموسی هست. خب لکردستان توانم بیشتر تعداد کم نیه، سمت خوزستان فرم مشکل ساز هست. لزمینه خشونت فرهنگی شاید قتلی که اخیراً کردیاست یا یک ازدواج حتی دیتیلی که سنیان ها خوار یه خوین خشونت حساب بودن یا اخیراً مراجعه بکنین و رسانه‌ای چون خب ایمه واقعا نزنیم این چنه تند و تجیل ایران درجه چه حد هست. فقط در رسانه‌ای متوانیم مراجعه بکنیم و آمارل و دست باریم بزنیم و چه شکلی هست. اخیراً دو دونه پیاو دو کور جوان حدود 17 نفر مورد تجاوز قرار 17 جن مورد تجاوز قرار دادن. خب ظاهرا دستگیر بینه ولی او جنیل لنا او جامعه امنیت نیرن و دلیل نیاشتن امنیت ای پیایلا اوانا مورد سوء استفاده قرار دادن. من ترجیح دارم دوباره بعداً بیشتر به این مسئله اشاره بکنم. بله دیم خدمت نایت خان پروین خانم نایت خان بجور لجورکان اماجی با جورکانی تونوتیجی کرد اگر ایوا خالقی اضافتان هی ل سر جورکانی تونوتیجی تجیشنا. بله دیاره تندوتیجی هر وکو جنابی اماجی پیاتن ها تندوتیجی جستینیه که خویل لیان و برینار کردنو اوشتانا بینتو بلکو تندوتیجی درونی آبوری سکسی همو اوشتانی که کار ل آینده مروفکا و کار لکرامتی مروفکا و جن بشتکی بچوکتر لپیا و جواستر لپیا و بندستر لپیا و سیرکری اما هموی پی اوتری تندوتیجی دیاره تندوتیجی تنها برانبر بجن ناکره بلام املیریا که روزی جهانی برانگربونی تندوتیجی جیجنانه بۆیە زیاتر لەبەرەوە مناڵیژێکی کە لەو قوربانیانەی کە قوربانی دەستی تندوتیژی کۆمەلگایەوە پەروەردەی تندوتیژ بڵێنەوەی تندوتیژ بەرهەمەهێنێ بەڵام ژنان لە ڕۆژهەڵاتی ناوین و لە کۆمەلگای کوردەواریمانە بەداخەوە ئەتوانم بڵێم زۆربەی زۆری تندوتیژەکانی پراکتیزە کرد بەسەریا پراکتیزە کراوە بینیوێتی بە چاوی خۆی ئەگەر بڵێن لە کوردستانە یعنی لە سەر تاسەری کوردستان لە هەرچوار پەرچەی کوردستان ئامارێک نییە کە بڵێن لە سەدا چەند ژن تندوتیژی بەرامبەرەکرێ بەڵام لە ئاستی جیهانە ئەڵێن لە هەر سێ ژنێک تندوتیژی بەرامبەر کراوە یەکێک لە جۆرەکانی تندوتیژی ئیتر تندوتیژی سێکسیە دەرونیە ئابووریە کۆمەڵایەتیە هەر یا فیزیکیە و یا بڵێن بە لەفز بە شێوەی جنێودان و سوکایەتی پێکردن یەکێک لەو تندوتیژیانی لە ژیانی خۆیان بەداخەوە بۆ چەندەها جار بینیوە نەک تەنها جارێک. بەڵێ پروین خان چەند پێم هاتوو من بە ئیجازەت چەند پێمی دەفرمەوە بینێرێک کاخۆی بەناوی سعیدە ناساندووە لە مەریوان پەیامێکینەوە دەڵێت دەستخۆشی لە بەرنامەکەتان لێ یەکەم لە ئێران هەموو بەدبەختیەکان بۆ ژن ئەبێت ئەسید پاشی خۆسووتاندن دەوا خواردن هەموو کاری یاساکانی پیا و سالاریە بە منداڵی بەشودان و تەلاق آخر بۆ دەبێت ژن ئەونا بەدبەخت و بێچارە بێت ئەمە ڕای ئەو بینەرە خۆشەویستەیە. ژن لێرە یا لە داخی باوکو برا خۆی دەکوژە یا لە داخی مێردەکەی چوون لە ئێران ژن بە هیچ دا نانێن. بینەرێک لە مەریوان. بینەرێکی دیکە کەویشت ناوی خۆی نەنووسیوە سپاس و دەستخۆشی بەرنامەکەی کردووە و ئاماژەی بەوە کردووە کە لە ڕۆژانی ڕابردوودا ژنێک لە ناوچەی مەریوان ئاگری لە جەسەی خۆی بەرداوە و لە شاری سنا گیانی خۆی لەدەستداوە و مردووە. سپاس بۆم بینەرە خۆشەویستانە. هاوڕێ ناهید لەسەر خەتە؟ بەڵێ پروین خان تا ناهید خان دێتەوە. بەڵێ من دەنگی ڕێز ناهید حوسێنی ناویسم ئەگەر دەنگی من دەبیسی کاریگەریەکانی تونوتیژی لەسەر کۆمەلگا بەتایبەت لە کۆمەلگای ئێراندا بەگشتی ئەگەر دقت بکەین ئامارێکی ئێمە دیری من لە ساڵە گۆزەشتە
خود دولت این آمار منتشر کرده است. البته لیه بگذاریم که ممکنه هدف تر داشتی، ولی واقعا در استان کردستان و کرماشان و ایلام بالاترین میزان خودسوزی و خودکشی جنیل وجود داره. خب یه دلایل مختلفی که هست. اراش این آمار اقره هابان هر جوره او به اصطلاح بیننده ای ولا مریوان ویشید اراش اقره جن مظلومه، ارای اقره بدبخته. خب من فکر کنم در این مناطق یک دلیل اصلی مسئله فقره، علا خاطر تعداد کسایی که واقعا نتونن زندگیان اداره بکن فرست. ولی یه مشکل تر که خب من حالا گردی لکردستان داشتن تعداد منال فرست. وقتی منال فره بودن خب باید نتونه برسه، دارگ نتونه برسه. یک دلایل خشونت مال به اصطلاح او پیا وقتی که نتونیدن وظیفه خود انجام بید و شکل کاملا طبیعی این بود، عصبانی بود، خشونت و خرج دید. بعد این خشونت لنا مال لسر جنو منال خالقی. در نتیجه یه مسئله فرهنگیه، ولی مسئله فقر یه لدولت به اصطلاح نشأت گیره. علا خاطری او منطقه نایل رشد بکه، نایل در محرومیت در بایدن. اما یک جنیل شیوه خودسوزی انتخاب کن توانه بیشیم یه بدترین شیوه که یه فرد توانه انتخاب که رخاتی زندگی خوی لدست بیدن. مثلا ایوه در ایلام در نظر برن جوتیل سنیان کمه 11-12 سالگی دانشجو وقتی که شیانه دانشجو یه مقدار پولی که بابت در واقع فروش ایدیوتا باوگستانی خرج بقیه منالگانه که خب ایدیوتا لسن خوار ازدواج که وگر پیای زندگی کرد که چندین سال خوی گوراتر هست، خانواده شیو پی فشار ترن لسن بخار سال منال بودن، باید کار مال بکه چند منال اماید که خوی چه سن منال آجر 18 سال. خب رسیدی یک مقطعی نتونه زندگی که دست خودکشی یا خودسوزی، چون زنی هر وقت دید طرف خانواده خوی کسی قبول نکرد. اگر وقت شیو تو زندگی بکه زندگی جهنم هست، یعنی در واقع هم ایتون دو تیجی طرف هر دو خانواده و ایجنا اعمال بودن و این دلیل است که شاید من فرا موافقه مگرد او بیننده ایوه که ارای قرار جنیل بدبختن لمنطقه خومن واقعا بدبختی ارای جنیل فرست. بله دیم ولد پروین خان رای اولا سر و پرسیاره کاریگری تنجیر تیجنان لسر کومالگا. بله بداخله که او تندو تیجانه بس کریه زوربیان لمنالی و لسر منالی کش پراکتیزه اکریه به تایبتی تر لکر به همش وکاتیت دروی لناو کمالگیشه بونمون او سوتاندن و تیزا پیاکرن و اما کاریگری کی درونی زور خراب لسر منالیش دانه لبروا کمالگا به بردامی ل استرسی که لجر بلین استانگی کی درونیه و پنابو خو کشتون خو سوتاندن با و او بیادرفتی و بیکاریه که یاساکان رگی بجن با هات نداره ولا ناو کمالگا و دامو دزگا دولتی کان او جنگی با فراهم نکردوا جنان قربانیه که من که پنابو خو سوتون خو کشتاندن برن که امج لکاتی که جاری که اتوانم بلم شتیکی اونا قیزه اونا هنی تبرچاوی منال که ببردوامی ام چیرو کانه ام فلیمان لبرچاویتو اچه و ام کلتور با ماوتو بصدهان سال لقل کلتوری کمالگای کردواریا اچه تذهنیتی منالکوا و بداخل اوج به همان شوی باوکی باپیری مامی خالی همان جورتون دیتیجی بسر منالی ها رگزی لقل منالی ها رگزی خوی بسر منالی رگزی برانبرا پراکتیزه اکن لقطاف خانه لکولانه کان لقرک کان لناو مالا لبچوکترینش تا لپروردی کروکچاکا جداکاریان برانبرا کریه اما او جداکاری درسته که بندست و سردست درسته بیاکایی که کان وکم رو معامله که ایو کانو کوکویلا بشوی که دائما کسانی تندوتیش برهمی لم کمالگانوا که بداخل کمالگان روشلات بگشتی و که ام على روشلات هم بس مع روشلات كردستانية لكم لشرقي اوسط بعام ام جن قربانيه كما ومن بهماشي لقل وابستي دايك چون كدايك يك كسي بربرسيه كما بفرودك منال بهماشي ام تندوتيجي امينتو لجيل كوبوجيليتي كلنوي كوبونوي كيكا واوش براكتيزيه كبسر منالي هاو تمني خوي ويا تمنكاني
بتوانانی خوارخۆی بۆ بگرە زۆر کات مناڵی کوڕ دەسەڵاتی هەیە بەسەر کچی لە خۆی گەورەتر خوشکێک لە خۆی گەورەتر بێ ئەم ئەتوانێت بڕیاربا لە چارە نووسی بەداخەوە ئەو کەلتورە لە کۆمەلگای کوردەواریە لە هەر چوار پارچەی کوردستان ئەتوانم بڵێم ئێشتا هەرماوە. وڵات دێم وڵات پرنخان پەیامێکی دیکاتوە بینەرگ بە ناوی چیاکۆ لە شاری کامیاران دەڵێت هاوڕێیان سڵاو تونند و تیژی لەسەر ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە بەرچاوی ئەتوانی ببینی فکری پیاوساداری کەواتە ژن بەردەی پیاوە هێشتا لە ناو کۆمەلگا ماوە لەم چەند ساڵا کاناڵە کوردیەکان و حیزبەکانی ڕۆژهەڵات و ئەنجومەنە کوردیەکان توانیانە مافی ژن بناسێن و کۆمەلگا گۆڕان بکات بەڵام هێشتا لە ئێران بەتایبەتی کوردستان کەمەکۆی ئازادی و سۆسیالیزمە و شۆڕژگێڕیا تونند و تیژی لەسەر ژنان هەر هەس لە ئاخردا ئاوا دەڵێم ژن ژیان ئازادی چیاکۆ لە شاری کامێران سپاس بۆ پەیامەکەی. ناهید خان هەروواکە بەڕێست و بینەرانی خۆشەویستیش ئاگادارن تونند و تیژی خێزان یان خانەوادە دەبێتە هۆکاری ئەوەی کە ژنان و پیاوان ویان ڕێژەی تەلاق لە کۆمەلگادا زیاد بکە کاریگەری تونند و تیژی لەسەر ئەو مەسەلەیە ئێوە چۆن دەبینن؟ طبعا اشاره بکنم او قصه او بیننده تلویزیون که در واقع وشید لآخر قصه وشیدن که ژن و زندگی باید به مسئله اشاره بکنم که روز 25 نوامبر تا 10 دسامبر و مدت 2 هفته است. 10 دسامبر که روز جهانی حقوق بشر هست در واقع دقیقا هر یک قصه که وشیدن که حقوق ژن حقوق بشر جیانیه یا یک واقعیتی که باید در نظر بگیریم که و نظرم او دوستانه اشاره داشت. اما در مورد خانواده و طلاق فکرم توضیح کامل پروین در مورد تاثیر خشونت لبان منا ولی اراچه طلاق وجود تید اراچه مشکلات خانوادگی وجود تید من فکر کنم که نهادی لکنه او کشور وجود دیرن او نهادی لتونن تاثیر اساسی بنابراین خود خانواده یعنی لمنا شروع بود تا ژن و پیاو این نهادی چند یکی سیستم آموزشی هست این سیستم آموزشی ژن برتری و عنوان جنس دست دوم همیشه ژن احساس کردن که یک موجودی که پیاو برتره یکی خود جامعه است وقتی شده نو جامعه امنیت نیاشتی همیشه احساس ضعف کرده اما در مورد یک وقتی که وارد زندگی زناشویی وگرد یه پیاوا بودن اراچه طلاق وجود دیدن دلیل مختلف وجود داره یکی که اگر ایشنا به اصطلاح قصه‌ای که پیا که گوش نمیریدن پیا باعث بودن که ناراحت بود عصبی بود و احساس بکرد که او وضعیت به اصطلاح پیا سالارانه که دیدن چیز زیر سوال در نتیجه شروع کرده تند و تیزی نسبت به ژن خوی ممکنه اول و طریق لفظی بود بعدا ممکنه و طریق خشونت فیزیکی بود بعد حتی بکشید دادگاه و به اصطلاح مسئله طلاق او موقع باز و نفع پیا رایدن به خصوص پارکه مجلس که نماینده یک ملت هست نمایندگی که انتخاب بود باید ارا مردم و ارا شهروندی خودن کار بکن حتما از قوانین درست کردن است که مسئله طلاق فرست سخت‌تر بکردن است یعنی او قاضی که تلاش بکردن که خانواده مثلا یک نپاشه پول بیشتری بپیدن یا قاضی باید انتخاب بکن که حتما این وظیفه و دوش داشتین که ژن طلاق نزنه ولی خب این سوال وجود دارن پیایی که هر گونه حقی داره حق داری چهار ژن ازدواج بکنی حق داری سیقه داشتی حق دارید هر جور کاری بتوانید بکید آیا واقعا یه انصافه که نیلن او ژن طلاق بزنه من لیرم موضوع خواهم مشخص بکنم لایران اگر میزان طلاق هابان که واقعا شابان یکی لدلایلی یه سک ژنیل یواشیاش دارن حق و حقوق خودشون شناسن یواشیاش دارن و یه آگاه بن که نه تحت هر شرایطی نباید زندگی کرد مثلا نو جامعه خمان لکردستان ژن او قره کیشه تا زمانی که بکیشه رسید ایرا که خودسوزی بکنه خوی لبین بوی
ولی لفرم مناطق ایران هست الان جندی ای کار ناکه وش من حق دارم وقت بزنم ای پیا در حق من به اصطلاح ظلم کردن عربای و بده زندگی بکنم چو جواب بود من مخالف طلاقم ولی وقتی که برسید اورای کار جن هیچ چاره‌ای نیاشتی همه را منال همه را جن بهتر که واقعا یه پیایی که خشنه الان تو هر دلیلی داشتی فقر بود دلیل اعتیاد بود دلیل به اصطلاح پیا و سالاری بود به خصوص ناو کرده خواهن پیاوی حاضر نیان به هیچ شکل قدرت خواهن و جنا تقسیم بکن دلیل مختلف را طلاق و توانی وجود داشتی امروزه این طلاق و عنوان یک راهایی جن لا خشونت پیاو زانیمه والله دێ مەولات نایت خانم پرسیارێک هاتووە هەرچەندکە بە جۆرە لە جۆرەکانی ئیشارەمان پێکرد بەڵام لە پێشدا پەیامێک دەخوێنمەوە کە بە بینەرێک لە شیرازەوە بە زمانی فارسی نردوێتی من لێرە پێشکەشتانی دەکەم بینەرە خۆشەویستە دەڵێت حضور گستردەی زنان در بازار کار و در سطح جامعه آگاهی مبارزه و تشکلیابی زنان در همه عرصه‌های خانواده محیط کار و جامعه را به همراه خواهد آورد ولی در ایران از حضور زنان در بازار کار به اشکال گوناگون جلوگیری خواهند نمود بینەرێک لە شیرازەوە بینەرێک بناوی کارزان لە سنەوە دەڵێت زۆر جار ژنان و کچان لەلایەن باوک و براو خزم و کەسوکاریانەوە لەژێر ناوی لادان لە شەرەف و ناموس دەکوژرێن چی ئەو کەسانە هاندەدا بۆ ئەوەی کە کردەوەهای قیزەونێکی ئاوا بۆ شێوەیە ئەنجام بدەن ئەگەر وەڵامێکی کورد بەڵێ بەداخەوە ئەو کەلتورە ناشرینە ئەتوانە بڵێم یەکێکە لەوانەی کە کۆمەڵگەی کوردی ناشرین کردووە ئەوەش پەیوەندە بەو مانەوەی وتین ئەو کۆمەڵگای ئێمەیە کە بە ئاسایی وەرەگیریە و یاسایەک نێداکۆکی لەو ژنانە بکە و بزانن چییە ئەو ژنەی وا لێ کردووە کە ئەم مەسەلەی شەرەف پارێزیە بکاتە ڕێبازێکی ژیانی خۆی و ببێتە قوربانی لەبەرەوە هەتا لە باشووری کوردستان ئێمە یاسامان هەیە بۆ ڕێگرتن لە ژنکوژی بە ناوی شەرەفەوە بەڵام بەداخەوە یاساکان جێبەجێ نابێ دیارە لە ڕۆژهەڵاتیش باوکو برا ئەو مافەی هەیە و سربەستە وەکو ئینسان کوژی سەیری ناکرێ مەسەلەی ژن کوژی بە شتێکی لە هەتا ساڵەکانی پێشتر لە کوردستانە بە شتێکی خەفیف بە عقوبەیەکی خەفیف هاتنە دەرەوە کە دیفاعی لە شەرەف و کەرامەتی خۆی کردووە بەڵام کاتێ ژن وشیار بێەوە خۆی خاوەنی کەرامەت و شەرەف و جەسەد و بڕیاری چارەنووسی خۆی هەبێ ئەم جۆرە کێشانە وردەوردەکەمە بنەوە ئەتوانم بڵم کە خۆشبەختانە ژنانی ڕۆژئاوا توانیان ئەو دیوارە بشکێنن و ئەوان ئەتوانن داکۆکی لە شەرەفی وڵات بکەن ئەتوانن ئێمە بپارێزن توانن ژن و پیاو بپارێزن ئەوەی کە ئەوان کردیان ئەتوانین بڵێن کە کچی کورد بێ شانازی بە خۆمانەوە بکەین کە ئێمە جۆرە کەسانێکمان هەن کە لە سەنگەرەکانی خەباتە ڕوبەڕووبوونەوەی داعشەکەن و لە باشووری کوردستان بە هەمان شێوە ئێمە پێشمەرگەی ژنمان هەیە و پێشمەرگەکانی ڕۆژهەڵات دەوری کاریان بینیوە کەواتە ژن ئەبێ خۆی ئەو ئیرادەی هەیە کە ڕوبەڕووی ئەو کەلتورە ببێتەوە کە پیا خۆی بە خاوەنی شەرەفی ئەو نەزانێ ژن خۆی خاوەنی شەرەفی خۆیەتی و خۆی ئەتوانێت خۆی بپارێزێ بەڵێ بینەرێک وەڵامی ئەو پرسیاری بۆ نردوینە سو دەڵێت لە کۆمەلگایەکدا کە فرێژنی یاساییە ژنان بۆ چەند کاژمێر بۆ دامەرکردنەوەی هەستی سێکسی ڕەگەزی بەرامبەریان سیغە دەکرێن یان ژنان زۆر بە سادەیی لە مافی دایکایەتی و سەرپەرشتی منداڵەکانیان بێبەش دەکرێن بە ئاسانی تونوتیژی بە دژی ژنان ڕەوا دەکرێ و بە هەڵاڵی دەزان و وەک پرسێکی ڕواڵەتی سیر دەکرێ کارەسات و کارەسات ئێمە هەموو ڕۆژێک لە کۆمەلگادا دەیبینی بەڵێ بینەرانی خۆشەویست ئێمە وچانێکی کورت دەدەین و دەینەوە لاتان بەردەوام بن لەگەڵمان تا ئەو کاتەی کۆیلەتی جنسی لە کۆمەڵگادا بوونی هەبێت
ژنان بەهۆی خۆشەویستیەوە سەنگسار بکرێن لێدان و توندوتیژی دژی ژنان ببێتە بەشێک لە کولتوری کۆمەڵگا هیچ کەس نابێ باوەڕ بکات کە ئازادی بوونی هەیە. بەڵێ بینەرانی خۆشەویست بینەری بەنامەی ئێوە ڕۆژهەڵاتن کە تەوەرەی ئەم شەوی بەنامەکەمان لەسەر 25 نۆڤەمبرە. بۆ مەبەستەش میوانداری بەڕێز ئەریا ئەرکەم لە بەڕێزان پەروین عەزیز سەعید و هەروەها بەڕێز ناهیدی حوسەینی چالاکی بواری مافەکانی ژانمان کردو ئێوەش بەردەوام بن لەگەڵمان. پەروین خان بینەرێک لە پێش ناوبڕەکە پەیامێکی ناردبوو ئەوش لەسەرەوەی کە باسی لە توندوتیژی یاسایی و دام و دەستگا حکومیەکان کردبوو. ئەگەر ئێوە کۆمنتێکتان هەیە لەسەر ڕاوبۆچوونی ئەو بینەرە خۆشەویستە فەرموو.
بەڵێ بەداخەوە مانەوە درێژە پێدانی ئەو کەلتوری توندوتیژە پەیوەندە بە بوونی ڕێگەدان بە جۆرە توندوتیژە لە ئاستی کۆمەلگەی و لە ئاستی دەوڵەتیشدا لەبەرەوە یاساکان خۆی ڕێگەی بە فرەژنیەوە یاسا خۆی ڕێگەی بە سەنگبارانکردنیش ناوە یاسا خۆی ڕێی بە جەڵلەیانیش ناوە لەبەرەوە کە بەلای کۆمەلگاوە ئاساییە بێ پراکتیزی ئەو جۆرە کارانە بکە لە کاتێکا ژنێک لە بەرچاویە هاوسەرەکەی ژنی دووەم و سێم و چوارەم ئەهێنێتە ماڵەوە دوو لە ڕووی ئەوە بیناران وەکو مێگەل ئەو کاتە ینی هەروەکو خاتون ناهید ئیشارەتی پێ خۆسووداندنە بێ بە اختیاری ژیانکردنی ئەو مرۆڤە و توندوتیژی پراکتیزە ئەکا بۆ خۆشی و بۆ کۆمەلگا و بە شێوەیەکی بەردەوام ئەم توندوتیژە دووبارە لە بازنەیەکی داخراوە ئەسوڕێتەوە یەتەوە و خەڵکی کە پراکتیزەکاتەوە لەبەرەوە هەتاکوونێ دەوڵەت خۆی بە بەرپرس نەزانێ بەرامبەر بە پاراستنی ژیانی ژنان بە هیچ شێوەیەک ئەم توندوتیژیانە کۆتایی نایە و بۆ نمونە ژن کوژێک لەبەر شەرف پارێزی وەکو لە بەشی یەکەمی بەرنامەکە باسمان کرد سزاکەی کەمترە بێت لەبەرەوەی ئەڵێ لەسەر شەرف کوشتوێتی بەڵام کاتێککە پیاوێکە کوژێ سزایەکی قورستریەکە بەڵام لە هەرێمی کوردستان ئەتوانڵێ یاساکان هەنگاونراوە بەرەو باش بڕۆن و یاسای باش داناوە بەڵام بەداخەوە کوتم ئێشتا لێرەش ئاستەنگ هەیە لە جێبەجێکردنی یاساکانەوە لە ڕۆژهەڵاتیشە ئەتوانرێ بڵێن ونەکرێن دۆسیەکان ونەکرێ و ئاڵوگۆڕی پێ ئەکرێ و بکوژان بە شێوەیەکی زۆر سربەستانە بووی دەرەچن لەبەر ئەوە وەکوتم توندوتیژەکەیەتەوە جارێکی کە دووبارە ئەبێتەوە لە ئاستی کۆمەلگاییە هەتا یاسا و دەوڵەت بە موسسە نتوانێت بژن بپارێزێەوە کاتێکە هەنای بۆ بەرێ بۆ نمونە لە کاتی جیابوونەوە ڕەنگە هەروەکو ڕای نایت خانیش بۆ نمونە جیابوونەوە ئێمە بە تەلاقدان بە توندوتیژی نازانی بەس کە ئەڵەی تەلاقدان کەواتە کەسێکی کە جیا ئەکاتەوە بە بێویستی خۆی یەکلایەنە ئەمە لەو کاتەیە توندوتیژیە بۆ نمونە لە ڕووی ئابوورێ بێ بەشێکە لە مافەکانی خۆی لە بەخێوکردن و چاودێریکردنی مناڵەکانی وەرە خۆشەویستی سۆزی خێزان و ماڵکی خۆی بێ بەشێکە ئەلو کاتە ئەوێ بە توندوتیژی ئیگنە ئەگەر لەسەر بڕیاری خۆی بێەوە بخۆی بێوێ لە دۆزەخێکەوە بڕوا بۆ ژیانێکی باشتر بەڵام بەداخەوە ژنان بە شێوەیەکی گشتی لە کاتی جیابوونەوە لە هاوسەرەکانیان ناتوان بەرەو ژیانێکی باشتر بڕۆن مەجبور ڕوو لە ماڵە باوانەکەنەوە ماڵی باوک برا یان ژن زۆر بەکەوی بتوانێت بە لە ڕووی ئابوووریەوە یا لە ڕووی کۆمەلگایەوە ڕێگەی پێ نادرێ بە تەنیا بژی بە تایبەتی ئەگەر لە تەمەنی لاوێتیە بێ ئەکەوێتە بەر قسە و باسی کۆمەلگا ئەمانە هەمووی ئەو توندوتیژانن کە ژنوالیەکە هەموو کاتی هەست بە شەرم لە بوونی خۆی بکاوە گومان لە مرۆڤبوونی خۆی بکە بۆیە خۆشی هەنێجار ئەم توندوتیژی ڕەنگایەتەوە لەسەر گەورەترین توندوتیژی بەرامبەر بەخۆیەکە کە کۆتایی بە ژیانی خۆی هێنێ بە شێوازی خۆسووتاندنیا خۆخنکاندنیا خۆکوشتن یا دەرمان خواردن بەداخۆ کە ئەمانە هەمووی ئەوانن کە وەکو جینۆسایدێک بۆ ژنی کورد هەبەوە بە بەردەوامی لە مێژووی تەمەنی خۆمانە ئێمە شتانەمان بنیەوە بەداخەوە ڕۆژانە لە ڕێگەی سوشال میدیا ئەبیستین کە ژنێ خۆی کو ژنێ خۆی سووتان ژنێ خۆی خنکان جگە لەوەی کە لەلایەن باوکو برا و کە سوکارەوە ئەکوژرێن و ژیانیان لە سەرێتەوە خۆشیان ئەو بڕیارایەن کە کۆتایی بە ژیانی خۆی بێنی بەڵام جارێکی کە ئەو دووبارە ئەکەمەوە کە ئەمە چارەسەر نییە ژن و پیا دوو بوونەوەری یەکسانن خواوەن هەردووکیانی بۆ پێویستی یەکتر دروست کردووە لەبەرەوە هیچ کاتێ لە گرنگترین کێشەیە ئەگەر ئینسان هەیبێ نتوانێت ینی ئەو بڕیارە نییە کە پەنا بۆ خۆ کوشتن و خۆ سووتاندن بەرێ ئەتوانین بڵێن ئەبێ ئێمە ئەو سیستەم و ئەو یاسایانە بگۆڕین و دەوڵەت ئێمە بپارێزێ لەبەر ئەوەی کە بەرپرسی یەکەم لە پاراستنی ژیانی ئینسانەکان لە هەر کۆمەڵێکە دەوڵەتە پێش هەموو کەسێک پێشەوەی کە بڕۆم خزمەتی نایت خانم بینەرێکی پەیامێکی ناردووە دەڵێت پیروزی انقلاب کارگری اکتبر در سال 1917 که نقش زنان و بیویژه زنان کارگر و زحمتکش در به سرانجام رساندن آن عظیم و سرنوشت ساز بود در اولین اقدام خود کلیه حقوق سیاسی، اجتماعی، اقتصادی و قانونی مساوی با مردان را در جامعه به رسمیت شناخت. امش بینرک کنینوسیو ناوی خوی نایت خان هەروەکە ئاگاداری لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی داژنان لەلایەن کللتورەوە لەلایەن یاساوە لەلایەن پیاوانیشەوە سەرکوت دەکرێن یاساکانی کۆماری ئیسلامی تا چەندە بە شێوەیەکی سەرکوتگرانە مامەڵەیان لەگەڵ مافەکانی ژناندا کردووە
هاوجه که اشاره کردم خب قانون لکشور ایمه حال دست ایدئولوژی اسلامی، حال دست قوانین شریعت. وقتی قوانین شریعت هست ایمه مراجعه بکنیم چندین آیه‌ای که لقرآن وجود دیدن هیچ گونه حق مساوی وگرده این جن وگر پیای نایدن. در نتیجه مسئله ازدواج، مسئله طلاق یا ارث یا شهادت یا حتی حق به اصطلاح پرورش منال لنظر قانونی کشور ایما هیچ گونه حق درست و حسابی و جن نایدن. یک مسئله دوم که لنا به اصطلاح بحثی قبلیش اشاره کریا یکی بیننده لی ایویش نیوسای مسئله ایست که جن باید شغل داشتی، اگر نظر اقتصادی استقلال داشتی جنش توانی جور پیال لحق حقوق خود قصه بکید. زمان جن به اصطلاح قربانی هست، زمان جن مظلوم هست که کار نیری، نتونه زندگی خود اداره بکید، نتونه زندگی منال اداره بکید. در نتیجه پیال قصه اول ایران 16% فقط ایمجینی لیدی من که کار کن، فقط 16%. اوانه چه کسی لیگن؟ کسی لیگن هست که در واقع و پیان نیاز هست که فرزن دکتر بن و خاطری که مریض جن بینن، یا مثلا معلم جنن و خاطری که لمدرسه دیتانا کار بکن، یا یک مثلا نرسن پرستارن که بتونن مریضی که جنهن بتونن لیان پرستاری بکن. یه چون لنا خود قوانین شریعه هست مجبورن که ایجنیل داشتین وگرنه در نو کشور ایمه حتی حاضر نیان یک جن بچوده سر کار، حتی حاضر نیان جن لمال باید دیشت، حتی حاضر نیان هیچ حق و حقوق ارا جنیلی که هنرمندن یا جنیلی که ورزشکارن. حتما خودن اطلاع دیدین چند پیش تیم فوتبال ایران، تیم به اصطلاح فوتسال جنیل و پیان اجازه نیان بشن خارج از کاپیتان و پی اجازه نیان بشن خارج از کشور و خاطری که شیده و پی اجازه نیای. این دفعه چی دادگاه و پی اجازه داست. خب ایشون خوی یک انسان درست و حسابیه، خوی توانید تصمیم بگیری، خوی توانید از زندگی خوی تعیین بکنی که چه باید بکنی. ارا چه باید دادگاه و پی اجازه بیاری، ارا چه باید پیا شیده و پی اجازه بیادین. یه حقی هست، شغلی هست، باید کار بکنی، ولی متاسفانه لناو جامعه زندگی که من که محدود اجازه نیاین و جن فرست. در نتیجه نقش دولت، نقش قوانین لافزایش خشونت لجامعه ایمه فرفره ها بان. بله دی مراد نایت خان پروین خان کلتوری کۆمەڵگای ئێمە کلتورێکی زبرە زمانێکی زبری هەیە. ئەو کلتورە زمان زبرە چ کاریگەریەکی لەسەر ڕۆح و دەرونی ژنان هەیە؟ بەڵێ زۆر بەداخەوە بەهۆی ئەوەی کە کۆمەڵگاکەمان بەگشتی ئێمە وەکو نەتەوەی کورد نەتەوەیکی بندەست بووین و هەموو کاتێ نەتەوەی بندەست کاتێ خۆی بە قوربانی زانی پێویستی بەوە هەیە کە وەڵامی ئەو کەسەبات و توندوتیژی یا بڵێن زەخت و زۆری بەرامبەر بەسەرهێناوە. لەبەرەوە یعنی ئێمە هەموو کاتێ لە شەڕ و لە ڕاکردن و لە ئاوارەی و لە تۆپباران و تەقە و ئەو شتانە پیاوی ئێمە ژیانی بەسەر کردووە بە شێوەیەکی ڕاستە و خۆ ئەمە پەیوەندی هەبووە کە کاردانەوەی هەبووە لەسەر ماڵ و مناڵ و خێزانەکەی و ئەو توندوتیژەی پراکتیزە کردێتەوە بەسەر خێزانە و خێزانیش بەسەر ئەندامی لە خۆی بچووکترا و ژنان و مناڵان و کووتمان قوربانی یەکەم بوون لەم توندوتیژیە. ئەم جۆرە کەلتورە لە جیلێکەوە بۆ جیلێکی کە لەبەرەوەی کە ئێمە هیچ کاتێکە لە ژیانێکی ئارامان نەژیاوین و هەموو کاتێ لە خەبات و بەرخۆدان و جەنگ و ناڕەحەتی و ئاستەنگیا بووین و خۆمان بە بندەزانیوە بۆیە بە شێوەیەکی بەردەوام توندوتیژەکە دووبارە ئەبێتەوە. ئەتوانم بڵێم هۆکاری یەکێ لە هۆکارەکان بێجگەلەوە لە هۆکاری ئابووری، هۆکاری ئابووری کە فشارێکە خاتە سەر پیا و ڕۆژێک لە بەیانیەوە تا ئێوارە ئەڕێ بۆ مەیدانی کارکاری دەست ناکەوێتەوە ماڵ و مناڵ پێویستی پێیەتی و نەیتوانێت هیچی بۆ بکە. لێرە پێکدادان دروستە بێ، ناڕزایی لە بینی ژن و پیاوە دروستە بێ، پیاوەکە بە فشاری کە لەسەر خۆی دروست بووە بڵێن نیگەرانەکانی خۆی بەتاڵەکاتەوە بەسەر خێزانەکە لە کاتێکە کە خێزانەکەی دەرفەتی ئەو کارەی نییە بتوانێت بچێ بیکە و هاوکارێکی پیاوەکەی بێ. هەروەکو نایەت خانی شارێتی پێەکە لە ساژ 16 ژنان دەرفەتی کاریان هەبێ و بتوانن ئابووری خۆیانیان هەبێ. ئێشتا ئەم لە ساژ 16 بە دەرنی لە توندوتیژی زۆر جار ئەمانە موچەکانیان لەلایەن پیاوانەوە دەست بەسەرەکرێ یا لەلایەن خاوەنکارەکانیانەوە دەست بەسەرەکرێ یان کری کەمتریان لە پیاو پێئێرێ
کەواتە توندوتیژەکە یەک جۆر نییەوە لە یەک ئاستانیە لە یەک شوێنانیە بەداخەوەتوانم بڵێم یعنی وەکو تەونی جاڵجاڵۆکە کاتێک کە ئینسان خۆی ببینێ لە هیچ شوێنێکۆ دەرفەتی ژیانکردنی نییە ئەو کاتە فشارێکی زیاتر لەسەر مێشک و دەرونی دروستە بێ و پەنا بۆ توندوتیژیە با توندوتیژی خۆی پراکتیزاکاتەوە لە فۆرمی جیاجیەیە. بەڵێ بینەرێک پەیامێکی ناردوو دەڵێت دڵپیسی و خەتەنەکردنی کچ و بە زۆر بەشودانی و ژن بەژن هەرچەند کە ئێستا زۆر باوی نەماوە و ئابڕووبردن و هیتێت ئەمانە و گەلێ ڕوودا و دیاردەی دیکە دەچێتە قاڵبی توندوتیژی و بە توندوتیژی دژی ژنان دەژمێدرێن. بینەرێک لە شاری مەهابادەوە. بینەرێکی دیکە لە شاهین قەڵا دەڵێت ژن پیرۆستترین بوونەوەرە لەم جیهانەدا چونکە ژن دایکە خوشکە خێزانە چۆن دەکرێت دایک و خوشک و خێزان و هاوسەری خۆت ئازار بدەیت. نایت خان دیارە کاتی بەرنامەکار و لە کۆتاییە و منیش چەند پرسیارم ماوە بۆەوەی کە بە هەموو پرسیارەکان بگەین چی بکرێت تاوەی کە لە کۆمەلگا ڕێژەی توندوتیژی دژی ژنان کەم بکرێتەوە؟ قبل از اینکه سوال جوابیم بید یه نکته بیشتر در رابطه با سوال قبلی او توندوتیژی زوانی که ایمه دیدیمن حالا نوع ادبیات ایمه حالا نوع تاریخ ایمه حالا نوع آموزش و مدرسه ایمه یکی مسائلی که باید حل بکرید در واقع لبین بردن این نهاد خشونت لمدارس و لخانواده است چون با یک ربط دارن. اما یک واقعا چه باید کرد که خشونت کمتر بودن و نظر من قانون باید عوض بکرید. مجلسی که لورا وجود دارید این مجلس باید همکاری بکرد علی حسب یک سری قوانینی که بر علیه ژن هست خشونت در خانواده وجود دارید که خب واقعا هیچ دیدگاه آیم نتونه داشته کنن مملکت ایجوره بتونن که این قوانین عوض بکن. ولی خب سازمانهای غیر دولتی NGO اونا تونن یک سری فعالیتی داشتن که من زنم لکردستان وجود دارید یک سری سازمانهای غیر دولتی در سراسر ایران وجود دارن. خانه های امن در واقع وقتی بشیم خانه های امن من نظرم لکردستان فکر نکنم یه وجود داشتی ولی مالی که هست جنیلی که مورد خشونت قرار گرفتن چند لور از زندگی کن دعوت تکلیف مشخص بودن. یکی یه سکه مردم برخورد بکنن و برنامه‌ای که نه تلویزیون نشان دارید برنامه‌های تلویزیون یا رادیو یا رسانه‌ای دولتی مطالبی که دارن زیرکانه که بر علیه ژن هست جوکیلی که درست کن بر علیه ژن هست این زوانی که وقتم که این زوان نوشتاری مانده نو کتاویل باید عوض بکنید. یک سری مسائلی که در مورد ژن بیشتر واقعا حقیقت ندیدن نباید احادیثی که لگذشته بیه الان باید استفاده بکن لژن و عنوان فتنه لژن و عنوان مکار و یا القاب تر یا به اصطلاح عنوانی لتر و بیان و این فکر بونه نو مغز جوانیل ایمه که ژن یک موجودی هست در هر زمان اوانه تونن وگدن و خشونت رفتار بکن. مثلا لنا یک خانواده یک کور 14 ساله وجود داشتی این کور حق داره در مورد خودشی که 19 سال 20 سال است تصمیم بگیری. خب یه خانواده باید عوضی بکنی. در واقع تونن میشم باید لخمان شروع بکنی. باید لخمان شروع بکنیم من که بزنیم چپ که من که نه مال خشونت وجود ناریم و مخصوصا این به اصطلاح قسمنا عرب پیایل کرده خواهن فکر بکن چه اشکال رفتاریان دارن خواهن فکر بکن چه مشکلاتی دیرن که باعث بود این همگاه خشونت در حق ژن قائل بن. واقعا چه نظر فیزیکی چه نظر لفظی خشونتی که پیایل کرد دیرن قابل توجه و قابل بررسی و قابل تحقیق است. بەڵێ سپاس کومنتی ئێوە لەسەر پرسیارە سەرەتا پێش هەموو شتێژن ئەوێ خودی خۆی بناسەیەوە وشیار بێ بەرامبەر بە مافەکانی خۆی و بزانێت توندوتیژی چیە و ئەو شتانەی بەرامبەری ئەکرێ کامەی توندوتیژیەوە چۆن ڕوبەڕۆی بێتەوە ڕوبەڕووبوونەوەکە تەنها بە مەبەز ئەوە نییە یاخیبوون و بەرپەرزجانە بەڵکو وشیارێکی سەرتاسەری کۆمەلگایی پێویستە بۆ سەرجەم ئەندامەکانی خێزان بە ژن و پیاوە هەتا بتوانن ڕێز لە یەکتر بگرن حورمەت و کەرامەتی یەکتر بپارێزن ئەمە هەنگاوی یەکەمە ئەو لە ئاستی
ئاستی خانەوەیە لە ئاستی موسساتیشە ئەو خانەی داڵدەدانی ژنانە کە شەڵتەری پێڵن لە وڵاتانی ئەوروپا لە کوردستان لێرە هەیە بەڵام لە ڕۆژهەڵات باوەڕ ناکەم کە حکوومەت بەو شێوەیە حکوومەتی ئێران ژن بپارێزێکە بەداخەوە ژن کاتێکاری سیاستێکە تۆمەی کۆمەڵایەتی بۆ ڕێگەخرێەوە تووشی کێشەی تری کۆمەڵایەتی بێت لە ناو کۆمەلگایە بۆیە هەر لێرەوە ئەنی بانگوازەکەن وشیاری ژن پێشە مشتێ خۆی وشارکاتەوە خۆی بناسەوە خۆی داکۆکی لە مافەکانی خۆی بکە و تێکەڵبوونی بە کۆمەڵ و هاتنە دەرەوەی لە چوارچەوەی خێزان و ناساندنی توندوتیژی وەکو تاوانێک لە ئاستی کۆمەلگایی و دەوڵەتیدا بە یاسا بە تاوان بناسێنێ و سزای لەسەر بێ و لە کاتی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژیش شوێنێکە بێ هەنای بۆ بەرێ حکوومەت بیپارێزێ موسساتە دەوڵەتیەکان بیپارێزن ئەو کاتەژ نەتوانێت بێتە ناو کۆمەلگاوە دەوری خۆی ببینێ و لە پلە دووی دەرچێ. بەڵێ پەروین خانم 4 دقه کاتمان ماوە بە وتەی هاوڕێیانی ژووری کۆنتڕۆڵ نیش پرسیارێکم ماوە هەرکام لە ئێوە بەڕێزان 2 دقه کاتان هەیە ئەویش پرسیارەکەم ئەوەیە بەشێک لە ژنان بۆ خۆ دەرباسکردن لە ئەو نەهامەتیانەی کە کۆمەلگا کللتور و یاسای ئەزاڵ بەسەریانی دەستەپاندووە دەست بۆ دیاردەی خۆ سووتاندن و خۆ کوشتن دەبن. سەرەتا ناهید خان چی بکرێت؟ ئایا ئەو ڕێگاچارێکی گونجاوە بۆ دەربازبوون لەو قەیرانە کۆمەڵایەتیە؟ من فکر کەم کە ژنێک خۆدسوزیەکان دەرواقع یە پەیغامی گشترن یە پەیامی گشترن پەیامیان ئێسەکە ئیمەدی هیچ چارەیەک نێدی من مەجبوریم خۆدسوزی بکەین وەلی ئاخر و یە خاتم بودن کە وە شەدیدترین شت دێرن ئەتراسکان وە زندگی خۆیان ئیمە لە ئیلام فرح هست خانواده‌ای که دیوتان خودسوزی کرد. یک هشداره. آوانه وقت خودسوزی کن داغگر نمی‌پیشیدن که مثلا مشکل لحمان پیش هادو یه چیزی منفجر بیوژنه گسوزیا. نه باید با شهامت و بیشتر که دیوتاگی لنا خانواده شی خوشحال نویا و به زور وقت نست. خشونت در حق اعمال کیاست. یعنی این ما هر جا که وقتم باید لخوانو شروع بکنیم. من ریق قانونی لناو کشور خواهن ارای واقعا ناینم ارا خاطریه خود دولت پشتیبانی کرده قضیه خود جامعه ایمیل جامعه که بخصوص لمنطقه خواهن کارفره احتیاج هست که انجام بریدن من فکر کنم اگر جنیل این منطقه بتونن سازمان درست بکن این سازمان پشتیبانی بکردن لو جنیل که لناو خانواده مورد خشونت قرار گرن و یواش یواش گسترش بیان شاید یک ریک بود ارای بتونه یک هم جلوگیری بکنه لی همگاه مشکلاتی که ایمال نظر خودسوزی و خودکشی لمنطقه خواهن دیدیم کمتر و بکنه. سپاس ناید خانم بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا شەوێکی خۆش شەوێکی خۆش کومنتیەوە بەڵێ بەدڵنیاییەوە وەکوتم پێشە مشتی ئەبێ بزانێت کە ئەمە ناحەقەیە کە دەرحەقی ئەکرێ و یاسایەکە پارێزگاری لێکە بەداخەوە لە کاتی نەبوونی یاساکەیە ژنان پێویستە خۆیان ڕێبخەن و لە نێوان خۆیانە یەکتر بگرن و پشتی یەکتر بگرن بۆ دەربازبوون لەو ئاستەنیە بە تایبەتی لە شوێنێکی وەکو ڕۆژهەڵاتی کوردستان بەداخەوە کە ئێران پشتگیری ژنان ناکا بۆ شێوەیە کە بۆ ئەی دەربازبن لەو کێشە کۆمەڵایەتیانە ژنان دەتوان خۆیان مەشوری خۆیان بخەنەوە بۆ شیاری خۆیان ئاستەنگ ببن هیچ کاتی خۆسووتاندن و خۆکوشتن چارەسەر نییە لەبەرەوەی ئەوانیش دەتوانن دەوری کارای خۆیان ببین لە کۆمەلگایەوە شەر نییە تەنها هەر کاتی ئەم کێشەی توندوتیژە بوو بە کێشەی کۆمەلگا لە چوارچەوەی خێزان بێنە دەرەوە شەرم یە کاتێ باس بکە کە هاوسەرەکەی براکەی باوکی خراپە لەگەڵی و مامەڵەیەکی توندوتیژی لەگەڵاکە بەڵام بەداخەوە شاردنەوەی و خۆ خواردنەوەی ژنان وای کردووە کە ئەم کێشەیە بە خۆ کوشتن یا بە خۆ سووتاندن کۆتایی بە ژیانی خۆی بێنێ بۆیە لێرەوە پەیامی من ئەوەیە تەنها ژنان کولی دەبوونی خۆیان نەکەن و بەهێز بن بەرامبەر بۆ ئاستەنگانی ڕوبەڕوویانە بێتەوە دنیا ڕووناکە لە بەردەمی ژنانە ئەتوان خۆیان ڕێک بخەن و خۆیان وشارکەن و ڕوبەڕووی هەموو جۆرە توندوتیژە ببنەوە. بەڵێ لە درێژەی ئەو باسی بەڕێستانە بینەرێک پەیامێکی ناردوو من بەرنامەکە بۆ کۆتایی بێنم دەڵێت ژنان دەتوان بە ناسینی مافەکانی خۆیان خەبات بە دژی ئەم توندوتیژیانە بکەن و بارودۆخەکە بگۆڕن ئەم ئاگای وشیاریە دەتوانێت هەنگاوێک ژنان بەرەو پێشەوە بەرێو ناسینی هۆکار و بنەماکانی ستەم و توندوتیژی بە دژی ژنان و ئەوەی کە نیزانی پیاوسالاری لە بەرەو پێدانی ڕۆڵ دەگێڕێ ئاسۆیەکی تازە بەڕووی خۆیاندا بکەنەوە. سپاس بۆ بینەرە خۆشەویستە لە شاری سنەی خۆشەویستەوە. بەڵێ پەروین خان سپاس بۆی کە بەشداری لە بەرنامەی ڕۆژهەڵاتدا کرد. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم شەویشمان و تا پێنجشەمەی داهاتوو وەتەوەرەیەکی دیکەی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات هەر شاد کامەران و بەختەوەر بچین ماڵەوە. سپاسمان.